بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵێوێ بەڕێزداین لە بەرنمەیەم جارێشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ مامۆستا فەرەدین دارتاش سەرۆکی پێشووی یەکێتی هونەرمەندانی کوردستان و هەروەها سەرۆکی پێشووی تیپی مۆسیقای سلێمانی زیندانی سیاسی و کەسایەتی دیاری کوردستان. مامۆستا بەخێر بێتەوە بۆ بەرنامە. سپاسان نەکەیت هەر بژین. مامۆستا لە کاتی گفتوگۆکانە لە بین یەکێتی و حکوومەتە کۆمەڵێک مزاهرات دروست بوو لەم شارەیە، ئەمانە چێ دروستیەکردن بە تایبەتی مانگرتنی هونەرمەندانی شاری سلێمانی بە چ مەبەستێک بوو؟ لە مانگی چواری هەشتا و چوارە بەعس پەلاماری کۆمەڵێ خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانی یا قسمێکی گرت و قسمێک ڕای کرد بە تایبەتی ئەوانەی پۆلی 4 و 5 جا بە پێی بەرنامەی ئێمە ئەو تەلەبەی 5 شمولیە کرد کە بێ بە ئەندام لە یەکێتی هونەرمەندان بەشێتەوە چالاک و فەنانێکی دیار بێ. بەڕاستی ئێمە بەیانێکمان دەرکرد دژی ئەو پەلامەردانەی پەیمانگای هونەرە جوانەکان. دوای ئەوە حکوومەت پەلاماری هونەرمەندانیە قسمێکی نەقل کرد بۆ دەرەوەی سلکی تەربیە و هونەری، مەسەڵەن تەها خەلیل بۆ خەستەخانە، من بۆ میاهی جەوفی، عەلی جۆڵا بۆ ئۆریز دیباک، خالی سەرکار بۆ ئەشغال، تقریبا 12-13 فەنانی کەش قسمێکی بۆ لادیە قسمێک بۆ مەکتەبەکان، ینی بۆ ئەوەی شەلی حرەکەی فەنی بکات لە شارەکە. بەڕاستی کە گەیشتە و حاڵەتە و دوای معلوماتی کەشمان پێگەی کە نیازی کەشیان هەیە لەبەرەوە بریارماننا کە مانگرتنیە دروستکەین. لەبەر دەمی مەعهدی فلین جەمیلە هەم داعمە بۆ تەلەبەکانی مەعهد و هەموو فەنانی بێنە ئەوێ لە 2/5/84 تا 4/5 ینی 2 3 و 4 و 5 مانگرتنەکەمان بەردەوام بوو لەبەر دەرگای مەعهدی فلین جەمیلە. خۆشبەختانە لە سا 98 و 99 فەنانی ئەو سەردەمە هەمووی ها بۆ مانگرتنەکە بە جیاوازی بیر و باوەڕیان. ئەوە دلیلی ئەوەیە کە هونەرمەندان باوەڕیان بە یەکێتی هونەرمەندان بووە کە متمانیان پێکردو سقام پێە ئەگەرا پارتێک بۆیە شوعیەک بۆیە یەکێتێک بۆیە ئەگەر نەزانێ ڕێکخراوەکە تەفسیریەکە ئەتە خوا خاسە ئەوانە دەوریان گرتین و هەڕەشان لێکردین کە بێ بڵاوی لێ بکەن ئێمەمان و مۆعیدماندانەوە لەوەنەوە بۆ ئەوەنە کە مۆعیدەکە تا بۆ ئینجامە بڵاوی لێەکەیت واشماکە کە کەس تەسریح حسد ناو کەس قسە نەکە و ئێوە ئەوەتان لە سێبەری بڵێن مفاوەزاتی یەکێتی و حکوومەتان نەکرد، ینی پشتان قایم نەبووەوە. جاگە سێبەری مەفاوەزات هێشتا و 4 و یەکێتی نیشتیمانی بێ تەلەبەکانی مەحەد بۆ گیراوڕاو نامن مەبەستمەوە نییە ئەوەی ئێوە هین یعنی ئەو ئازایەتی کە هاتان بۆ ئیتر بەشێکیشی ئەوە بۆ کەفەزایەکی ئازاد تقریبا نزیکەی 100 کوڕە خاسە بە مدەڕع و هاتن وتیان ئەگەر نەڕۆن ڕەمیتانەکەی لەو هەڕەشە زیاتر چی داوای گفتوگویان کرد. ئێمە شڕوتەکانی خۆمانمان پێوتن ئەمێ بە مختصری باسی کەم ئەتر وەزعەکە زۆر تونگ بووەوە. سعدی مەهدی ساڵح چوو بۆ لای مام جەلال وتوی ئێمە قبول ناکەین خەڵک لە عێراقا مۆزاهرە زەتی ئێمەکە ئەوە 4 ڕۆژە لە سلێمانی مۆزاهرەیە لەبەر ئەوەی یەکێتین بۆیە ئێمە قسەمان نەکردووە. مام جەلال وەڵا ئێمەش قبولمانە لە گفتوگوای لەگەڵ ئێوە وەمازانیەوەوانە بەعسی مزاهرەکەن ئەگەر ئێمە چۆن قبولەکەن وا ڕەدیا بۆ نردی بە شوێن منە مام جەلال وتی فواد معسووم دانیشت بوو بیرم نەچوو بێوازم فەرمام قادریش لەوێ بوو جەمال ئاغا لەوێ بوو وتی فەریدون جا پێوتم مامۆستا فەریدون وتی سعدی مەهدی ساڵح هاتۆ وای پێوتوم لەوە ئەچێ دەست بووە شێنن با نەمبنە هۆی ئەوەی کەوا چەند کەسێ شەهید بێ و کوژرێ و وەزعەکە تێکچە و ئێمەش قوبوڵ ناکەین و وەزعەکە گەرمە بێ. وتمەڵا مام جەلال ئێمە هەیەتێکمان دروست کردووە 12 کەسە ئەم 12 کەسە قەرارە بەردەوام بێ یا بەردەوام نەبێ چکە هەموو ڕۆژە کۆبینەوە قەراربانەیە بەردەوام بێ یا بەردەوام نەبێ. وتی ئاخە من ئەڵێم واز بێنم چکەوە مشکلێ لە دوایە دوای لە دەست دەرەچێ حاڵەتەکە. ئەتوتم بەخوا من ناتۆمە قەرارە بم. مام جەلال زۆری پێ ناخۆش بوو وتی دەوە من ئەمرێک دەرەکەم هەچی ئەوانی سەر بە یەکێتیە بکشێنەوە کەوای و بەڕاستی منیش ینی گرتمی تۆزە گەرم بوو گەرم بوو وتم مادەم وایە ئێمەش بەرهەر بەرداوامە بین
ئەتر لەو دنیا من هەستام ڕۆیشتم سەعات 12 شەو مامجەلال ئەندامێکی مەکتەبی سیاسی نارد بۆ ماڵەوە تەم دوای نامەکە پیشانی برادەرانی کۆمیتەی باڵەوە ئەڵێ هەموو جارێ ئێمە لەسەر کەرکوو شەرماکرێتەوە ئەم جارێ لەسەر هونەرمەندان شەڕەکەنەوە ئێوە چی قەرارن ئێمە پشتگیریتان نەکەین خۆشبەختانە ئێمە بۆ بەیانی کە کۆبووینەوە هەموو وەڵڵاهی من یەک کەلیمەم نەوت بوو باسم هەر نەکرد خۆشبەختانە هەر هەموو قەنەعەتیان وا بوو ئەتر کافیە ئێمە نامی خۆمانمان گەیان لەگەڵ باسیش تێگەیوە بزەکرەکەمان ناوتێ با کۆتایی پێبێنین کۆتاییمان پێهێنا زۆر جارەوە لەگەڵ حیزبی باسە ینی مانگیان نەکردن ینی بۆ کۆبوونەوە لە قاع گەورەکانە دانیشتن و قسەیان نەکردوویەوە باسی هەڵوێستێکی کامیل ئەحمەد دەکەن گوایە وتوێتی من ئامادە نیم ڕسمی سەدام حوسێن دروستکەم ئەمە ڕاستە کامیل ئەحمەد تەبەنێشەکە لە موسسی نیشێتی هونەرمەندان خۆزگا هەموو هونەرمەندۆک و کامیل دڵسۆز و جدی وایە لە ئیشکردنا فەنانێکی گەورەش ئەوە فەنانی تەشیرەکانیان کۆ کردبووەوە داوایان کردبوو کە بێ ڕسمی سەدام حوسێن بکەن ئەتر هەر کەس بیانێکی دۆزیەوە کامیل وتووی وەڵام من کە یەکی معجب نەم پێ و یا خۆش نەوێ ناتوانم ڕسمی بکەم قسەکەشی زۆر منطقیە توان چۆن سەید ڕئیس ینی معجبنی پێوانەوتون مەسەلە هە سەید ڕئیس نییە مەسە کە تۆ یەکی معجب نەبی ناتوانێت ڕسمیشی بکەی بەڕاستی موقفێکی مەردانە بوو ینی کامیل ڕاست مامۆستا گە تۆ زەبینەوە لای تیپی مۆسیقای سلێمانی تیپی مۆسیقا بەس بۆ مێژوو ینی زۆر جار خەڵک بازەکە تۆ لە ناو مۆزوعەکەیە بووی ئێمە تا پێدادیش سەرۆکی شێتی تیپی مۆسیقای سلێمانی منیش بۆیە خۆم داوام کرێت وازم لێ منیش بۆیە ئاڵێم ئێوە لە یادەکانی حیزبی بەعس و جەژنی لەدایکبوونی سەدام بەشداریتان کردووە ئێوە کاڵێم شەر نییە بە شەخصی وەکو تیپی مۆسیقای سلێمانی طبعاً ئێمە تیپی مۆسیقای سلێمانی فشارمان زۆر لەسەر بوو هەڕەشەمان زۆر لەسەر بوو ئێمە لە بەعزە مناسەباتە بەشداریمان کردووە بەڵام چۆن مەرجمان هەبووە یەک نەشید ناکەین ئەچوین 2-3-4 گۆرانی فۆلکلۆریمانەوت و هاتینە دەرەوە ئەگەر نا ڕۆژێ لە ڕۆژان تیپی مۆسیقای سلێمانی نە نەشیدی کردووە نە ئەوشتانی کردووە نە یۆم المەحافەزەشی کردووە و نە عید میلادیشمان کردووە بەس لە ئەخیر جار لە حوتی نیسان کە بۆ یادی تەسیسی بەعسە لە ئوتێل سلێمانی حەسب ساڵە کرا خواردنەوە شیواشەوە ئێمە وتمان ئەگە خواردنەوەی تیابی ئێمە نایکەین ئێمە عەرزی خۆمانەکەین دوای ئەوە خۆتاتە چیەکەت بیکەن فعلەن گۆرانی فۆلکلۆریمان 5-6 گۆرانی تەقدیم کرد و هاتینە دەرەوە تر دوای ئەوە خواردنەوە و گۆرانی هەڵپەرچیان کردەوە پەیوەندی بە ئێمەوە نەبووە وە با من شتێکی مێژووی بۆ بژێرمەوە وەلو پەیوەندی بە خۆمەوەیە ساڵ 1985 لە حەڤەیدا مەرەتە جەولێ کرا لە سلێمانی کە دایان خانوان ڕووخان و پێچەند کەدی کەسیان شەهید کردو و ناشتانە لە دوای ئەوە هەموو تیپەکان ڕئیسی تیپەکانیان بان کرد بۆ منەظەمەی سلێمانی فەرعی سلێمانی یاسەر کۆبنەوەکەی پێکردین ڕووی کردە من وتی معلوماتمان هەیە ئەڵێن ئەگەر تۆ شت بکەی هەموو فەنانی نەیکە تم جارە معلوماتە وان نییە فەنان حۆڕە خۆی چێکە تیدە لە تۆمانەوێ ئەبێ لەحنێ بکەی بەسەر سەیدی ڕئیسا بۆ یۆم المەحافەزە یۆم المەحافەزە بوو تقریباً 12 ڕۆژی مابووە وتم من ملەحین نیم من ئاوەزانەر نیم وتی هەچێگەکە ئێمە قوبولمانە بەس تۆ لەو ڕۆژا بێ بەشداریکەی وتم من بەشداری ناکەم چونکە ملەحین نیم بوو بە قڕەقڕمان وتی هەستا بڕۆ دەرەوە ناڕۆمە دەرەوە چۆن ناڕۆی وتم مادام بانگ کردوم ئەبێ حورمەتیش بگری ناڕۆمە دەرەوە من مەمنونی هەموو تیپەکانم هەر هەموو لە دیفاعیان لە من کرا خۆ مهمە لەو موقفە لەو ڕۆژەشە وتی دەفەریدون ئێمە بینە بەدەی سرا هەموو پەنجەکانە بە کلاشکۆف هەڵەوەرێنی ڕەمی دەکەین وتم هەچێگە کە توانی بیکەی بەڵام من ناتوانم بێم ئەو شتە بکەم تەحەدام کرد ئەو هەموو برادان ئەو هەموو تیپەکان هەموو ئەیزانن بۆ سبەی شەو نادیەوە بە شوێنمە ئەم فەڕەنسیس داودەم لەگەڵ خۆما بەروتمۆرە بۆی شاید مە خەڵک چیاڵێ ئەوی هەر ئەو یاسلە بۆی مختصری جارمەتی کاک فەریدون یەکشە پێ بڵێم تی تۆ شەهمی تۆ پیاوی
وتی نیو سعات پێش ئەو کۆبوونەوە یەکێ لە ڕەفیقەکانە هات وتی زەخم خەرەسەر فەریدون بیکە هەموو فەنانەکان ئەیکەن دی بەڵام تۆ پیاوی وعد بێت تا من لەم شارە بم نێڵم تۆ تووشی هیچبی چیتە دەوێ من بۆ بکەم تۆ سپاست دەکەم مهمەوە گەشتە قەناعەت ئەو هاوڕێ خۆشەویستە چێ بوو ناوەکەی نەوت هاوڕێشم زۆرە چوزانم بەڵێ مامۆساگەر باسی محافزی سلێمانی بکەین دیارە ئەو باڵێ بەڵێ بەرپرسی ئیداری ئەم شارە بوو ئەو کاتێک هەیەوە هین چییە بەرپرسی سەقافە و جەماهیری ئێرە بووی سلێمانی علی ڕەزا علی ڕەزا باڵێ برای عومەر ڕەزای گۆرانی بێش لە هەشتاوە چەند کەسێ بوون وانە بەڵێ ماوەک کاک حەمین پێجێنی بوو بەڵێ ئەو بوو ماوەیەک سەڵاح حامید بوو بەڵێ مامۆسامانە دەوریان چۆن دەوریان باش بووەمانە خراپ و باش ئەمانە ئەبوایە مامۆسا بۆ مێژوو ئەبوایە بەعسی بووی تایە بۆ ئەو پۆستە وەرگری وەڵی جێگەکە حەساس بوو بەڵێ خۆ بێ ئەوان لێ ڕازی بن بەڵێ بەڕاستی واقع وایە یعنی بەڵێ کەسێکە بۆ کەسێکی گۆڕا بەعزەکیان نەرم و هێمن بوو بەعزەشی شە بوو خواخوای و بەعز ڕازیکە ئەتە چی لە فەنان ئەبێت با ببێ هەڵوێسیان باش بوومانە بەرامبەر ینی مەبەستم دەرگایان نەکردەوە بۆ هوەر و خزمەتکردنی شارەکە و هوەرەکە و ئەوانە وەڵاهی ئەوان دائیرێکی ڕسمی بوون بۆ مەسلەی هوەر و سەقافە خەمنیش مەبەست تامان لە مدیرێکە بۆ مدیرێک ئەگۆڕا عقلێت خۆ دەزانی فەرقەکە وەکو پێم وتی تیا بوو مەسەن کاک عەلی خەڵک ئێزگار گلەی لێ هەبوو نەحەقیشیان نەبوو ینی بە هەموو نەوەگە ئەیویست خزمەت بکە ئەو گلەی زۆر لەسەر بوو من چەند جارێکیش چوم ینی پێم وتوتمە مەکارێکی خراپەکەی وەکو ڕەفیق چوم پێم وتووە خۆی زەرەری گەورەی کرد هەتا لە ڕاپەڕی نیشان مقاومەی کرد و برینار بوو بە هەر حاڵ بەس کەوتوتە ئەو کەسە کە چەند نەرمە بێ لەگەڵ ئەدیب و فەنان کاک محەممەد ئەمین پێنجێنی چۆن بوو کاک محەممەد ئەمین پێنجێنی مەسەلەن ئێمەی بان کرد بۆ یادی حەڤەی تەمووز وتوان ناتوانین ئەوانە وتی ئەو خۆتان بەرپرسە بن کە ناتوان بەس ئەوە داوامانێکراو کە پێتان بڵین وتم ئێمە ناتوانین ئەندامەکانمان لێرەن و نیوەی لە عسکەریە و هاوینە و ناکرێ و تی دە خۆتان بەرپرسە بن هەڕەشە بوو وەڵاوە لە خۆی پرسە بەڵێ مامۆستاگەر لەسەر مەحافزی سلێمانی شیع جەعفەر بەڵێ شیع جەعفەر دەوری چی بوو ئەمە گوێی لە خەڵکی دڵسۆزەکانی خۆیان نەگرت یا هەر بەڕاستیش هیچ هەستێکی کوردایەتی تیا نەبووم پێوە شێخ جەعفەر ینی کوردایەتی مەبەستمەوە نییە کە خۆی پێش بەڵام سەرلەق بوو ینی خۆ ئینسان هەرە بێ هەستێکی هینی نەتەوەی هەبیانی با لەگەڵ حیزبی بەعس و حکوومەتی شابێ واللهی شێخ جەعفەر تەقریبەن ماوەیەکی زۆر دوور و درێژ نائب محافز بوو لەگەڵ محافزێتی هەیە لەگەڵ ئێمە و کوتیپی مۆسیقای سلێمانی باش بوو بۆ ڕەنگە دووسێ سەبەب هەبێ یەک خۆی حەزی لە فەن و مۆسیقاوانە هەبوو دوو ژنەکەی من تەدریبم پێکردەوە هی هەڵپەرچە و ئۆپەرێت و ئەوانە عیلاقەمان باش بوو ژنەکەی و خوشەکەی و ئەمانە فاتمە دوژنیە بووە ژنەکەی خیری کۆرانە بەڵێ ساکە ناوکەم بیرکەوتەوە باشە پێ 6 ساڵ لەگەڵمانە بوو لە فعالیات و مێرەجاناتە بەڕاستی بەتواناش بوو زۆر بەتواننا بوو چۆن ناوکەمی بیر چۆ پیرێتی بە زۆر بەتواننا بوو ڕەنگە تەسیری ئەویش هەبوو بێ لەگەڵ منا باش بوو لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی نەرم بوو وە لە گوماوەیەک زۆر تێکچووین دوای ئاشیشی کردینەوە خۆشەوی من فەنان خۆشەوە و وەکو خۆی خراپەی لەگەڵ نەکردن وەکو خۆی بەڵام لەگەڵ بەعسا هیچی پێ نەکرا مەسەلەن یاسەر هەموو شتێک بوو یاسەر ئەمری بەسەر محافزی شاوا کرد مردیش خۆ ئافریقا تازە محافزی سلێمانی بوو لە حکمی بەعسا ئەوەی بەعزوێتی جێبەجێ کردووە خۆ واقعە باشە مامۆستا هەوڵێکی کوشتنی محافز درا تۆ ئاگاداروی وەکو کۆمەڵا وەکو من وەکو خۆم مەسا کەسێکی وەکو مامۆستا دڵشاد مەریوانی ینی دەستی تێدا هەبووە لەو شوێنە طبعا من هیچ معلوماتێکم نییە بەڵام ئەوەی کە
شایع بوو دوای کاک دڵشاد و لەگەڵ مەجموعەیەک پلانی کوشتنی محافزیان داناوە دوای ناجح نەبوون ئەو بڕایان کرد بەس تەفاسیلەکەی من نازانم ئایا کۆمەڵە پێی هەستاوە کۆمەڵە پێی وتون یان یەکێتی نیشتیمانی کوردستان بڵێ لە خۆیانەوە کرد بێتیان یا ئاخر من معلوماتم نییە ئاگام لەو حەلاقەیە نیە معقول لە مامۆستاتەوە معلوماتن نەبێ سەرۆکی یەکێتی هونەرمەندانی کۆمەڵەی بەردەوام لە هاتوو چوای دوای چوونە دەرەوە جەلال و کاگنە و شیروان و ئەمانە دوای چوونە دەرەوە ڕایان کرد و دوای هاتنەوە و بەڵێ ئەو هاتنەوەیان چۆن بوو مامۆستا بۆچی لە کۆمەڵە عاجز بوو کۆمەڵە لەوان عاجز بوو لە دەرەوە بوون لە سەرەوە لە سکرتارێتوانە ئەتر ئەو بوو هاتنەوە سۆفای مەجارێکیان نای شێخ زەعفەر بوون ئیدارەی تیپی مۆسیقای سلێمانی بۆ هەندێک شت چوو بووین وەڵا کە هاتینە دەرەوە لە حەوشەکە کاک شەهاب بوو شەهاب عوسمان بەڵێ ئەو بوو عوسمان شەیدا بوو کاک دڵشاد بوو ئەوانەماندی لە حەوشەکە و چاکوچۆنیمان لەگەڵاکردن و پێمان سەر بوو کە ئەوانمان بینی لەوێ چکەوان لە دەرەوە بوون توان خێرە تیان وەڵا ئەچین بۆ مەسلەی یەکێتی نووسەرانی کورد ئەمانەی دای مەزرێنینەوە مامۆستا بۆ مێژوو دیارە ئەو شەید کرا دوای ئەوە کرا ئەوانە پەیوەندیان لەگەڵ حیزب بەعسا دروست کرد بوو بەڕاستی من ناتوانمەوە بڵێم ناتوانم لە خۆمە چی بڵێم چونکە هینە شعری بە قووەتی هەبوو پێش مەسەلەن هەتا خات و شیرۆنکا بەڵێ ئەوەندە شعرەکانی حەماس و ئەوە بوون خەڵک پێیانەوت ئەگەر ئەمە لەگەڵ بەعسانی ئەی چۆنە وێرێ شتانە بڵێ وەڵاهی من ناتوانم بەڵتیهانی ئەوەی کەم چۆکە شتە دەلیلم نانە بێگومان من مەبەستم هین نییە بەڵام یعنی ڕاستە لە مەکتەوە شعری خوێنێتەوە شتی نووسیۆشتی بەتە لە بەوتووە لەو سەردەمە شاوشانە قورس بوو مامۆستا ساڵی 1990 بەڵێ ئێوە لەلایەن حکوومەتی عراقیەوە بۆ جاری چوارەمە ژیرێن ئەم جاریان ناوە پێنجەمە ئەوەی من پێنجەمە ئەوەی پێنجەم باشە ئەم جارەیان زۆر شتەکە بە خەستیە بەڵێ چۆن گیرایت کێشکاتی لێکردی ئەترافیان لەسەر کردی راپۆرتیان لێدا بوویت یعنی بە سوتفە بوو گیرایی چۆن بوو وەڵا تامان کۆمەڵێ برادەرمان گیرا بوو پێشتر 6 مانگە لەمە پێش سێ برادر گیرا بوون دوای ئەوە لە 22 یەکینەوە کاکجەبار کە مەسوولی ڕێکخراو بوو لەگەڵ عەبدولعەزیز عومەر بەیەکەوە لە ڕێگەی تاسووزە گیرا بوون دیار بۆ معلومات هەبوو لە سەریان هەر لە سەیتەرەکە گرتیان و هێنابیان بۆ ڕۆژی 23 مانگ هاتن لە چالەکی قوتابخانەکان منیشیان گرت طبعا عذابێکی زۆر و تعزیبێکی زۆر و ناوی منیان لە دوو لیستا هەبووتیانەوە توی من حاشام لێکردمەوە من نیمتیانوەنی نووسا فەریدون سعید زعفەر ئەوە نهێنێ کە لۆر ئەوە کەی مشکلە ئەوە کوژەنەوە ناویش کە نووسمانە ئەوە بوو بە ئەندامی ئەوە کەی کێشەیە وتمەوە هیچ کێشە نییە هەلا کولین بەڕاستی نامێساێت زۆریان لیام هەڵیان واسیم لە کارە شێوەی تازیبەکە چی بوو ئەو کاتەمان وەڵای هەڵواسین هەبوو لە کارەبان هەبوو فەلاقە هەبوو ئەمانە هەمووی هەبوو و من لە پاش چەند ڕۆژە منیان بدە ئینفرادی 58 ڕۆژ لە ژوورێکە بووم عەرزەکەی ئاو بوو هەتا کاگالی لەم خیران بدیری ئاسایشی کەلار بوو سەدەکە ئەوێ ئەوەی کفری بە ناوی چێوە بە ناوی باوکی ئەوەیە سەدەی ئەلاکولین شەوێک ئەو هاتە لای منوتی بۆ خاتی خوا تۆ چۆن ئیدارەکە لێرجاتم چی بکەم خۆ بەدەست خۆ بێم حەزەکە بچمە دەرەوە 58 ڕۆژ من لەویا بووم بەس من بەختەکەم ئەوە بوو پوتێکم لە پیا بوو ئەوە زۆر یارمەتیام قەمسەڵێکیشم هەبوو باوەڕێ بێ دەرگاکە کونێکی پێ بشیش پێوە بوو 58 ڕۆژ من بەو دەرگایەوە دەستمە گرتووە نووسم و هینمە کرد ئەوە زۆر کاری تێکردم سەرما ئەوانە خۆشم سەرما بردەڵە بووم کاری زۆر تێکردم ئەتر
زۆر برام بۆ لیان و تعزیب و من لە وەزبێسی کەساتامە هەمویان خۆ ئینسانی تێکۆشەر و خەباتجێر و دەسۆزی میلەتەکە بوون من آخر کەس ئیفادەم وەرگیرا آخر کەس هەر هەمویان ئیفادەیان وەرگیرا و لێبوونەوە هەتا کاک جەبار و ئەوانیش من آخر کەس بووم و آخر شەو خەبەریان مدیری ئەمن و مدیری لجێ تاقیقەکەمان مەرکب ماجد خەبەری بۆ نادم بە دوو برادری سجنە پێویست ناکە ناویان بڵم وتیان ئەزانین ئەوە ئەترافی نەکردووە ئەگە بێت و ئەتراف نەکە ئەیکوژین ئەو بەست برادری سجن یعنی هەر ئەوانی خۆ لەگەڵ خۆت لەگەڵ ئەوانی خۆ ئەوان ئەوان کردبوو یاچی بەوان نامەکان بۆ من نادانی بەڵێ تەوسیەکەی نەقی ماجید و ئەوانیان بۆ من نان بەڵێ دوای کەسی دووەمیان بان کردبوو ئەوش کە هاتەوەوتی ئەی نەشتیشیان بە منوتووە بەڵێ ئەوتم ئێوە ڕئیتان چییە؟ خۆی ئێمە هەمووان بەیەکەوەین و ڕئیتان چییە؟ تا وڵا بۆی نەو کوژن چۆ هەڕەشەکان زۆر تونگە و بۆ ئەوەی کێشەکەش گەورە نەبێ سێکی سوکەڵە بڵێ با ڕزگارە بێ تمە و دوای ڕئیتانە وتی بەڵێ دەوتم من تا بۆم بکرێ ئەتراف ناکەم بام کە کردم ئەزانم چیەڵێم بەسەری هەمومان بۆ سبێسەوە بانیان کرد من تەوەقعەوەکەم کە من وتر هەرە تعزیبیا بینەکەن بەسەری هەردووکمان زابتی تاقیقیان دانابوو ئیفادایان نووسی یەک زلیان لێ نەیە زابێ خەڵک وریا بێ هەڕەشە زۆر جار شەدنێ جێبەجێ بکرێ ئەبێ ئینسان وریا بێ لەو شتانە ئەتە ئیفادەکان بۆ نووسیم لەگەڵ حاکمی تاقیشە بوو بە هەرامان ئەو شتێکی نووسی بمتم نوام نەوتووە وتی نووسیبی کە من لەگەڵ فلان و فلانە یەکمە نەگەشتون بە یەکوتم نە من وام نەوتووە نەگەشتون بە یەک تمە قەت نەمدیون و ناشیان ناسم نەگەشتن بە یەک جایە یعنی عیلاقەمان هەیە بەڵام بە یەک نەگەشتوون وتم من نە ئایان ناسبوون نا لە حیاتم دیو من قسەکەی ئەوانیش ڕاست بوو بەڵێ قسەکەی ئەوان ڕاست بەڵێ بەڵێ بە هەر حاڵ یعنی ئەگە ئینسان ئیرادەی بەقوت بێ ئەتوانێ مەقاومە بکە دوو بەعزێک سفەتی زۆر زۆر مهمی هەبوو ئەوەی خۆت نەوتان نێنووسی ئەوەی خۆت نەدوتووە من کەواتە ئەوە ڕاز نییە من 5 جار گیراوم بەڵێ هەموو جارێ ئەوەی کەوتومە ئەوە نووسراوە بۆی خوێنومەتەوە ئێستا حاکم خوێنیەوە من اعترازم کرد وتی دە نێرمەوە بۆ لیان و بۆ تاقیقتم کەیفی خۆتە با من ئەوم نەوتووە گۆڕی کەواتە ئەوە نەبوو شت بنووسن و پێ ئیمزا بکەن من ئەوم نەدیوە بەڵێ 5 جار گیراوم نەمدیوە لە ئەمنی عامی بەغا گیراوم بەڵێ لە هەیئەتی تاقیقی کەرکوو گیراوم لە ئەمنی سلێمانی 3 جار گیراوم دوو جارەکەی تر دوو شەو و سێ شەو ماومەتەوە بام تاقیقی زۆرم لەگەڵ کراوە خەڵکیان گرتبوو کە من و ئەو قسە بکەین بزانین چییە ئەوی کەوتمان هەر ئەوان نووسی زۆر باشە مامۆستا پشوویەگەین و دوایی باسی هەندێک شتی تری لەوانە دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمەوە دەین لەگەڵ مامۆستا فەریدون دارتاش مامۆستا باسی شتە ناخۆشەکانی سژنەکەت تعزیب و ئەمانە یەکێ لەو شتانەی کە زۆر زۆر ناخۆشە بۆ تۆ کە لە سژنە بەسەرێ هاتی بێت و هەڕەشەیان لێکرد بیت و بۆی ئاعتراف بکەی چی بوو؟ بەڕاستی لە هەمووی ناخۆشتر مەسەلەی گرتنی کچەکەم و کەژاڵی کچم بڕسمیشان دەستکەوت بوو کە وەختی خۆی کەژاڵم لەگەڵ بەهاری کچما چوومە بەرگەڵ و لە وەختی شایی حاکم فەرهادی موزیە ئەو ڕسمە دەست ئەوان کەوت بوو بەهاریان نەناسی و بەس کەژاڵیان ناسی وتیانەوە کچی تۆیە وتم کچی من لە حیاتی خۆی بەرگەڵووی نەدیوە ئەتە زۆر هەڕەشیان کرد پێیان وتم ئەگەر ئەحتراف نەکەی ئەچی نەیهێنین من وتم گوناحی نەچی نییە لە خۆشتانەوە نەیگرنەوە گوناح من ئەگە من متهم ئەو متهم نییە ئەمە قەبزەیان بۆ هێنان بۆ سبێنێ بە تەوقیعی مدیری ئەمن کە بیگرن وتیانەتەوە ئەیگرین ئاعترافکەی باشترە وتم هیچ شتێکم نێ ئاعترافکەم عەلاقولین بۆ سبێنێ نیوڕەبانیان کردم سەرکەوت کەژاڵشان گرتووە هێناویانە کەژاڵ کە منی دی تقریبا 5-6 مانگێک بوو گیرا بووم
یەکسەر باوشی پێکردم کچە و گریا من خێرا سەرم نابەجێە وتمدان بە هیچ شتێکانە هیچ شتێکم نەوت و هەچێکی چەوە حاشایی لێ بکەم نەقیباتی قسە بکەن بە کوردی بە عەرەبی قسە بکەن وتم نا پێم وتوە دڵ هیچ نەکە من هیچ شتێکم نییە لەم ڕۆژانە بەرە بم وڵات دانیشتوانە وتی ئەزانی کچەکە وەکو خۆ دوایە هەچێکی پێڵم ئەڵێ وان نییە ئەڵێ هینی کردووە فێرکەوتم نەوەڵە ئەوتە لێ پرسە دوای من هیچ شتێکم نییە تا هینکە ئەتا علاکن کۆمەڵی هەڕەشەی کرد ئەتەوتیان بڕۆ بە منیانەوە کچەکەتمان لە ژووردا ناوە جازستان بوو سارد بوو وەڵا شەوێک جمعێکمان هەبوو زۆر بێ ناموز بوو وتی وەرە کچەکە خەریکە ڕاگە بێتەوە ئەگەر جل لە شتێکی زیاوە هەیە بۆی بەری خۆم شەم سەرما بردەڵە بەخوا قەمسەڵ و شتیوان هەموو بە پەلە یاوتم بۆی بەرێت تۆز درۆیان نەکرد یا کە منیان بر بە بەرتاقی بە بەر ژووری ژنان ناڕشین نەقیبازە دەی و حەزەکی کچەکە ببینێ ئەتوارە وەڵا ئەچینە بەدرگەکە قەی ناکە جارێکیکە جارێکیکە جا بۆ ڕێکۆت و کڕۆڵی ژنێک حەبس بۆی ژناوی کەژاڵ بوو کە کەژاڵیان بان کرد منەوە زانی کەژاڵی کچم بانەکەن تو بەس هەر عین ڕۆژیش بەرەڵیان کردبوو چۆ قسەکانی مطابق بوو لە مامۆستا تۆوەکو باوشێگە و کاتێککە ینی ئەو مووقیفەی کە تیابوون لەو وەختەیە ماترسی شتە دەکرد وڵات چوە هەڕەشان کرد چکە وتیان ئێمە ئەناسن هەموو شتێگەکەی هەراوە بە بنەس وتیان بنەس بەس کەسان زۆر عاقلانە جوابی یابەوە وەختی خۆی نەسیحەتێک کردبوون تم دنیا بوو من گیرام هیچ شتێک نەڵێ هەموو شتێ حاشای لێکرد هەج وەختێ من هاتمە بەردەمتان هەچێکم و ئینجا بڵێن ئەوە وایە هیچ شتێک نەڵێن لە خۆتانە بڵێن ئەوە وایە فعلا هەچێکیان وتبوو توی وان نییە بەرگەڵ و دیوە نەخێر نەمدیوە باوکە سیاسەتەکان نەخێر باوکە چۆتە دەرەوە نەخێر ینی هەمووی بە چەند ساڵ حکمیان دایتەوە 10 ساڵ 10 ساڵ بەڵێ جابن با بۆ شتێکە بۆ بجێڕمەوە شەوێکیان زۆربەی برادر زیندانەکان ئاگادارە مدیری ئەمن هات خەڵاف هات تەبەن هەموو لەبەری هەستین ئاوا سەیرێکی کرد تی فەریدون ئەزانم تۆ ئەترافت نەکردووە بۆم بکرێ بە ئەعدامکردن نەدەیام بۆم نەکرێ ناڵم بەربیت فعلا نەیهێش بەر خۆ من ئەترافم نەکردبوو نەیهێشت بەربم وە لە محکەمەی سەورەش خۆ برادرا هەموو ئەزانن مە هەموو قسەکانم کرد هەتا ڕئیسی محکەمە ناوەکەمان پێ چووە ئەو لەگەڵ حاکمەکانی کە کەوتە مشاورە بەندەر چییە بەندەر بەندەر ئەوات بەندەر ئەوات بەندەر کەوتە مناچوە من شتەکان بەڵگە پێوت لەگەڵ حاکمەکانی کە کەوتەوانە من تەسەوڕ بکە بەرم بە دیارە تەئسیرەکەی تەقریری مدیری ئەم دەوری هەبوو 10 ساڵە حکممە جا لە ئەبوو غرێب حەفز بووم لە قسمی سەقیلە هەموو لە خاصە جێگەنە بوو هەمومانیان بردە ئەوێ من لە قسمی تەڵەبە بووم پەیوەندیشمان هەر لەگەڵ دەرەوە هەبوو و لەوێ من لەگەڵ کاک سەفای چاقار لەگەڵ سامان مەولوو کۆمیتەی باوەڕمان دروست کرد کۆمەڵ تەنزیماتی کۆمەڵ تەنزیماتی کۆمەڵشمان دروست کردەوە لەوێ کۆمیتەی باوەڕ بەڵێ لە سجن اینجا لێکی گرۆشتانی کە من زۆر دایمە نامەمان هەبوو لە بینی مام جەلال و منە بەهاری کچمەی هێنا بەهاری کچم زۆر وریا بوو ئەی هێنا بۆ نووسی جارێکیان یەکە لە نامەکانی باسی منەکە و ینی مەتح مەکا و شانازی مەکە لە جملەکەی ئەخیریا ئەڵێ من زۆر شانازی بە فەریدون دارتاشەوە کەم کە ئەو من بە هاوڕێ خۆی حساب بکە ینی مام جەلال شانازی بە فەریدونەوە کەم کە مام جەلال بە هاوڕێ خۆی حساب بکە ئەنجا لە کۆبوونەوەیەکە لە قەلاچوانان کرا لە قاعەکەی شەهید شەهاب لەوێ مەلا بەختیاریش لێ بوو نزیکی 1000 کەسی لێ بوو ئەدیب و فەنان مام جەلال ئەو نامەی جێراوەتی کە فەریدون لە سجن بووە من نامەیەکم بۆ نردووە لەو نامایە ئاوان بۆ نووسیوە تۆ من شانازی بەوە یەکەم کە تێکۆشەرێکی وەکو فەریدون دارتاش من بە هاوڕێ خۆی حساب بکە ئەو بە من سەربەزێکی گەورە بوو کاک فەریدون تۆ لە ڕێگەی دیل بە دیلەوە بزانم ئازاد کرایوانە
ئەوە چۆنە منەگەم من ئەو خۆی شەڕ کرا لای کفریەوە بەڵێ کاکجابارەوان کردیان کۆمەڵ زابتی عێراقیان گرت و کۆمەڵ زابتی کۆریش هەبوو بەڵێ ئەتە ئەوە بوو بە تەبادل لە بینی سجنەکان و ئێمە ئەوە هین بووین بەڵام پێشتر هەوڵێک درا بۆ بەربوونی من بەڵێ نازانم ئەگە بیست بێت تا بەڵێ ئەگەر بۆمان باسکرد بەڵێ من ملازمە کاغزەکەی بۆ ناردم بۆ ئەبوو غرێب بەڵێ هەر بە بەهاری کچمان ناردی ئەڵێ کاک عومەر دەبابە خۆی لەگەڵ مام جەلالە باسێ وا کردو کە هەوڵێک بن بۆ بەربوونی من بەڵێ مام جەلال پەیوەندی بە بەرز کاک مەسعودەوەکە کە هەوڵێک کەم جارە بۆ جاری دۆم کاک مەسعود ڕێسی وەفدی بەری کوردستان و کەچوو بۆ بەغا لە 11 ساڵی 1990 بەڵێ 90 بەڵێ بەڵێ کە ئەڵێ بڵێ هونەرمەندان هاتون لامان و داوامان یەکەن کە فەریدون مێرە ئایلێکی بێوەین و لەبەرەوە لە زەختی هونەرمەندانمان لەسەر بەڵکو تەکلیفە لە سەدام کە بەری بە کاک مەسعودیش کە من چوم بەسەر چاو پەیوەندیەکەم ئەن بە سەدامەڵێم فعلا ڕۆژی سیمان لە تەلەڤیزیۆن سینمەکە لە قاکە تەلەڤیزیۆن تیابوو سینمەکە کە کاک مەسعود وەفدەکە لەگەڵ سەدامە تەسەوڕمە کرد ئەو شەوە جێبەجێبێت نەبوو عەلاکولین بەڵام دوایی کە بەربووین من چوم بۆ لای کاک مەسعود کاک عەلی جۆڵاشم لەگەڵا بۆ کاک عەلی جۆڵا لە ژیان نەماوە چوم بۆ مەسجد سەلاحەدین لەوێ بۆ لای کاک مەسعود ئازاد بڕواریشی لەگەڵ لەلا بوو هەستا لە بەرمان و یەکتیمان ماچ کرد و دانیشتین کاک مەسعود لە جێگەکە خۆی هەستا هاتە تەنیشتمەوە ئەو کاک عەلی جۆڵاش هاتەوە ئازاد بەرواریش دەستی کردە ملم وتی کاک فەریدون تۆ خۆشەویستی و چی و زۆری مەدەحکردم وتی هەج وەختێ تۆ هەج پێویستیەکە بوو هەج ئیشێکە بوو من لەگەڵ پارتی لە خزمەتداین تۆم زۆر سپاس دەکەم تۆ برای گەوری هەمیشە ئەو ناشتانە تۆ زۆر سپاس دەکەم کاک مەسعود تۆ جهودی خۆ سەرف کردووە بۆ بەربوونی من بە سەدام حوسێنە وتووە بەڵام سەدام حوسێن جێبەجێ نەکردووە کاک مەسعود بن نەسوای وت سای جێرمەوە وتی کە بە سەدام وتووە وتومە کوڕێکەیە فەریدون دارتاش فەنانەکان داوامان لێ ئەکەنکەوە بەرمەزەختێکی زۆرمان لەسەرە بەڵکو ئەو بەربیری و عیلێکی من کوبنەوە ناشتانە تی سەدام قەڵەمەکەی دەرهێنایە بە مێزەکە وتی باچل فەریدون ببێت کاک مەسعود بەرقەیەکە بۆ بەری کوردستانی لە شەقڵاو بۆ وەختە کە ئەڵێ فەریدون بەیانی بەرە بێ ئەوەش بەرقەیەکەن بۆ سلێمانی تر مەڕ کڕابوو شت کرابوو خۆش و شادی من بەرە بم علاکولی ئەوە بەر نەبووین بە تەبادلەکە بەربووین ئەتە من بە جەنابی کاک مەسعود دەوتم کاک مەسعود تۆ ئەو تەکلیفە کردم سوپاس دەکەم تۆ منە بەراوە بەڵام سەدام حوسێن بۆ بەربوونی یەک کەس جێبەجێ نەکا چۆن مەسەلەی میلەتێک جێبەجێەکە ئەبێ باوەڕی پێ نەکرێ هیچ قسەی نەکرد کاک مەسعود کاک مەسعود لە کتێبەکەی خۆیشە ئیشارە بە ناوی تۆدا بەڵێ کاک جەمال قاسم تەلەفۆنی بۆ کردم وتی شتێکی وای نووسیوە کاک بەس منەوە کتێبەر نەدیوە سوپاس یەکەم و من چەند جارێکی کەش هەچوومەتە خزمەت کاک مەسعود ینی علاقاتمان باشە شکر بەڵێ لە دوای 92ەوە ڕەوشی هونەرمەندان بەکوێ گەیشت ینی توانیتان لە ڕێکخراوێکە هەموو هونەرمەندان کۆکەنەوە یاخود هەر حیزبە و دەستی کرد بە دروستکردنی ڕێکخراوی پیشەیی سەر بەخۆی ئەوەی کە هەیە بەس با بە ڕازگۆییەکە قسە بکەین بەڵێ یەکێکی هونەرمەندان هەر هەبوو مەقەرات تووشی خۆی کردەوە پەیوەندی بە خەڵکی کەوتە ئاشکراییە مەقەراتیان کردەوە ناشتانە کاک کامال سابر دوو جار هابووە سجن بۆ لام باسی کردوتی کۆمەڵێ فەنان هەیە فەنانی دیاریشن بەعزێ برادران لە خۆمان لە یەکێتی هونەرمەندان ینی ملاحەزاتیان هەیە کە ئەیانەوێ پەیوەندیان پێوە نەکرد من نامەیەکم لە سجن نووسی بۆ کۆمیتەی باڵا وتومە یەک فەنان ئیهمال ناکرێ پەیوەندی بە هەموو فەنانێکەوەکەن و بە یەک چاوسەیرەکرێ بە پێی بریاری بەری کوردستانی هەموو شتێک لاپەڕێکی نوێ ئەکرێتەوە دوو جار کاکەمان ئەوە ئامۆژگاری منیش بۆ کۆمیتەی باڵا بە هەر حاڵ کە بەربووم من ئەو مۆزوعم جا بەر لەوە
بەداخەوە ئەوەڵم بەداخەوە هەندێک لە برادەران پارتیان خراپ تێگەیان بوو کە ئێمە سەر بە یەکێتی نیشتیمانین بۆ ئەوانیانوێ ڕێکخراوێک کە دروست کە بە ناوی کۆمەڵی هونەرمەندانەوە سەر بە پارتی مەعیلیم لە چەندین مناسبەی یادی دامەزارنی یەکێتی هونەرمەندان پارتی دیموکراتی سەر نامەی پیرۆزبایی بۆ نانوی نامەکانمان لایە کە ویستان پیشانتانەیە کە من بەربووم بەڕاستی وتم پێویستە هەموو هونەرمەندان بە یەکەوە بە یەکریز بێ لە بەرەوەی هەوڵێک بین لەگەڵ بەرادەرانی کۆمەڵی هونەرمەندان ڕێبکەوی خۆ هەڵناگری ئەکسەریت ئەوە ڕێئی وا بوو بە کاک ئەحمەد سالار بڵێ ئەو وەختە سەرۆکی کۆمەڵی هونەرمەندان من خۆم چون بۆ مەحەدی فنون جەمیلە پەیوەندیم بە کاک ئەحمەدەوە کرد لە ژووری لە سنفا بوو هێنامە دەرەوە تون کاک ئەحمەد ئێمە فەنانین برای یەکین بۆ ئەوەی هونەرمەندان هەمووی بە یەکەوە بێ بە جیاوازی بیر و باوەڕمان ئێمە لە یەک ڕێکخراوە بین بە هێز ئەبین بە خۆ دەبین داخوازیەکانمان باشتر جێبەجێ بێ خۆ هەڵناگرێ کاک ئەحمەدیش ئیجابی بوو من لای خۆمانەوە ئەوش لای خۆمانەوە کەوتینە پەیوەندیکردن ماجموعە شروط دانرا بۆ ئەوەی کەوا کۆنگرێکی یەکگرتن دروستکەین سێ کەس لە ئێمە سێ کەس لەوان و سێ کەسی بێلایەن سەرپەرشتی هەموو انتخاباتەکانی لە زاخۆ بۆ خانەقین بکە ئەمە ساڵی 93 ساڵی 93 بەڵێ انتخابات کرا 186 نوێنەر هەڵبژێرا کە بچیت بۆ کۆنگرە چوونە کۆنگرە لە یەکەم ڕۆژی کۆنگرا بەداخەوە چەند برادێک دەوریی باشان نەبینی لەوان نازم هات ئازیا بە برادران کە لە کۆنگرە بێنە دەرەوە خۆی برادرانی کۆمەڵە لە هەموو انتخاباتەکە سوێ کەسیان دەرچوو بوو لەسەر تاسەری کوردستان بەس مامۆستا ئێوە بۆ مێژ و ساغ بوونەبوونەوە لەسەر یەکێتی یعنی بوون بە بەشێک لە یەکێتی یان نەبوون یەکێتی نیشتیمانی ئیطلاقاً ئەبەدەن نەبوون ئەبەدەن جا باش ئەبەدەن ئەوە بەڕاستی یعنی پرسیا بۆ ئەوی بزانین ئەبەدەن ئەبەدەن زەبا مشتێکە پێ بڵێم لە 2001 کۆنفرانسێکمان کرد لە سلەیمانی یەکێتی هونەرمەندان لەگەڵ کۆمەڵە جابووبووینەوە ئەوان بوون بە سەردیکا ئێمە یەکێتی هونەرمەندان بووین لەو کۆنفرانسا دووبارە باسی ئەومان کردەوە کە پێویستە یەکریزی هونەرمەندان زەروریە و پێویستە بێ هەموو هەولێک بین لەگەڵ سەردیکا ڕێبکەوینەوە بۆ یەکریز و بە هەموو بە یەکەوە بین بالئیجماع قەرارمان یەک کەس معارض نەبوو نامەمان نار بۆ سەردیکا ئەمە بۆ جەرمان نامەمان بۆ سەردیکا ئەوان جوابیان ناینەوە مەلا بەختیار مەسئولی مەکتەبی ڕێکخراوەکان بوو نادی بە شوێن ئێمە هەر هەژدا ئەندامەکەی کۆمیتەی بەڵامان چوین بۆ ئەوێ مەلا بەختیار وتی کاک فەریدون بیستومانە لەگەڵ سەردیکا کەوتونەتە نامە گۆڕینەوە بۆ یەکگرتنەوە و بریاری واتان ناوە وتم بەڵێ بریاری وامانەوە قەراری کۆنفرانسە و پەیوەندیمان کردووە بۆ یەکگرین کە ئێمە چۆن نەزانین وتم ئێمە عایدی حیزبین تا ئێوە بزانین یا پرس بە ئێوە بکەیت ئەوە هەژدە ئەندام حەزەکە سایەکە کە ناوەکانە پێڵێم کە شایەتی ئەو مۆزوعات خۆی مەتابعیە پێی ناخۆش نەبوو تەمان پێی ناخۆش بوو تەمان پێی ناخۆش بوو تۆ خۆی مە عایدی حیزبین خۆرەکێتی و نەمەدان عایدی حیزب نێت تا پرس بە حیزب بکەیت بەس مامۆستا یەک مشکیلە هەیە لێ مشکیلە نا بەڵام شێوەی کارکردنەکە ئێوە کە ئەتانویست ببنەوە بە یەکێک عینەن پارتی و یەکێتی چۆن دەسەڵاتیان دابەش کرد 50 بە 50 ئێوە ژواتان نەکرد 50 لە هونەرمەندان و 50 لە کۆمەڵی هونەرمەندان و 20 سوزانم ئەندامی سەرکردایەتی و 20 ئەمەتان بۆ کرد ینی ئەمە کاکاوەجیان ینی بۆ ئەوەتانە کاکاوەجیان ئێوەگە بە قسە حیزب ناکەن کاکاوەجیان بەڵێ باوەڕێ بێ لەو مؤتەمەرا کە من باسیەکەم بەڵێ تێگەی ئێمە وتمان بە هەموو شتە بە ئینتخابات کە تۆ بازەکەی بە حزب حیزبایەتی نەبێ وتمان بە هەموو شتە بە ئینتخابات بکەین بە هەڵبژاردننی ئازاد بێ باشە برادەرانی کۆمەڵە کاکە مارکەرکوچی سەرپەرشتیەکردن هەتا من چوون بۆ کۆبوونەوەکان لە مەسیف لەگەڵ برادەرانی کۆمەڵی هونەرمەندانە هەموو قسانەکەم خۆوان جێ بیستن سبینێ باشە ئەوانیان و نیوە بەنیوە تمان با بە جاخەمە مؤتەمەرە با بە ئازادی خەڵک چی هەڵە بژێرێ بە هەڵی بژێرێ دوایی وتمان بۆی مؤتەمەرەکە تێک نەچێت وتمان سێ تەسکیە لە ئێوە سێ تەسکیە لە ئێمە نۆخێکی بە ئینتیخابات بێ ئەوەشیان قبوڵ نەکرد لە هەچی کۆبوونەوە هەیە لە زاخۆ لە دوهۆک لە ئاکرێ لە سلێمانی لە هەولێر لە ڕەواندز لە هەموو قەزاکانە کە من کۆبوونەوە کردو لەگەڵ کۆمیتەی باڵاشە وتومە هیچ لایەکتان بە هیچ شێوەیەک
لە هیچ حزبێ فەرمان وەرناگرن چی لە بەرژەوەندی هونەرمەندانە و مەسلحەتی کاری هونەریە و کاری پیشەیتانە خۆتان قەراریان جۆر لە هیچ حزبێ مەگرن ئەوە حەزەکن لە خانەقینەوە تازە خۆ بپرسن بڵێن ڕێی فەریدون داتاش و یەکێتی هونەرمەندان ئەوە بۆ یاننا و من ئێستا دوسێ بەڵگەشی پێڵێن پێڵم کە ئێمە سەر بەخۆ بووین یەکەم بۆ ئازبوونەوەی گشتی ئەمە اقتراحمان کردووە گە عایدی یەکێتی نیشتیمانی بوو یەکێتی نیشتیمانی ئەوە تەوجیه بکەنێ دوو کە شەڕی ناوخۆ بووە مزەکەرەمانەوە بە مەکتەبی سیاسی یەکێتی و بە مەکتەبی سیاسی پاتی کە ئێمە دژی ئەو شەڕێن و پێویستە بەهاچی چێنێ کۆتایی بێ وەڤدمان چۆ بۆ مەکتەبی سیاسی یەکێتی و بۆ مەکتەبی سیاسی پاتی بۆ مەستی سەلاحەدین کە بێ هەچی چۆنە بێ ئەو شەڕە کۆتایی پێبێنن مەعرەزمان کردووە دژی شەڕی ناوخۆ مەسەحێمان کردووە دژی شەڕی ناوخۆ مبادرە بۆ یەکگرتن لەگەڵ سەردیکای هونەرمەندان 92 ئێمە کردومانە لە 2001 شا مبادرە بۆ یەکگرتن لەگەڵ سەردیکای هونەرمەندانی کوردستان هەر ئێمە کردومانە کەواتە بۆ حسابە بێ هەموو خەتاکە ئیلایەنەکەی ئەو لایە بەڕاستی بەعزی خەڵکی متاتەرەوی زۆر هەبوو لێ یەک حاڵەتی کێ مهمیشە کە پرۆسەی ئازادی عێراق بوو 2003 بە پێشنیاری یەکێتی هونەرمەندان بۆ هەموو ڕێکخراوەکانی سلەیمانی بەبێ ئاگاری مەکتەبی ڕێکخراوەکان هەموو ڕێکخراوەکانمان کۆنکرێتۆتومانە زەمینەیەکی تازاتوەتە پێشەوە پێویستە هەموو ڕێکخراوەکان هەوڵ بن لەگەڵ ڕێکخراوەکانی هاوشێمان لە دەڤەری ئەولا یەک بگرین بۆ ئەوەی هەمومان بتوانین دیفاع لە پیشەکانی خۆمان بکەین بیل ئیجماع ڕێکخراوەکانی دەڤەری سلێمانی هەموو مافقەتیان کرد پەیوەندیمان بەولاەوە کرد و تقریبا 2 ساڵ هاتوچۆمان کرد و هەموو ڕێکخراوەکانە سەر ئەو فکرەیەکیان کرد مامۆستا یەکێتی هونەرمەندان ئەندام بوو لە ڕێکخراوە دیموکراتەکانی یەکێتی وەکو ئەندام بوون ئێوە یا سەر بەوان بوون یا چیە بەشداری کۆبنەوەی ئەنجومانەکەمانە کرد من وەکو خۆم وەکو خۆم تەنیا ئەوە بوو ڕاتیەوە و هینەکان من نمونەیەکی کەشە پێڵێ مەکتەبی ڕێکخراوەکان داوایە کرد لە ڕێکخراوەکان چەند کەس ئەندامی یەکێتی نیشتیمانیە بوان بنێرن بە درێژایی تەمەنم هەتا من سەرۆکی یەکێتی هونەرمەندان بووم 27 ساڵ من سەرۆک بوو هەڵبژار و سوپاسی هەموو هونەرمەندانەکە لە هەموو مؤتەمەرێکە و لە کۆبنەوەی یەکگرتنیشا برادرانی پارتیش دەیان بە من نام سوپاسیانەکە ئەو متمانەیە زۆر خۆشە تێگەی فەهمی بورهان کە ئێستا نوێنەری حکوومەتە بۆ منطقەی دابراوەکە ئەوە وتی کاک بەختیار بە مەلا بەختیاری وتی هەموو ڕێکخراوەکان ناوەکانیان هێناوە بە زێچێتی هونەرمەندان نێهێناوە وتم کاک فەهمی تا 10 ساڵی کەش داوەکەی من یەک ناوناوم مەکتەبی ڕخستنتان هەیە ئەو بابزانەیە چه ئەندامی یەکێتی نیشتیمانیە یەک ناوم ناوە ئەوە ئیشی من نییە باشە ئێوە دیدارێکی گرنگتان کرد لە قەڵاچواران ئەو کاتە کاک مەسعود سەرۆکی هەرێمی کوردستان بوو ئەو کۆبوونەوەی بۆ چی کرا بۆ پەیوەندی و ڕێخستنەوەی هونەرمەندان بوو یاخود بۆ هاوکاری بوو بۆ ڕەخنەگرتن بوو لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆچی بوو لە 2006 زەنابی کاک مەسعود ها بۆ سلێمانی ئەو وەختە اتفاقی وازە استراتیجی کرابوو یەکێتی و پارتی بەیەکەوە ئیشیان نەکرد کاک مەسعود ها کۆبنەوەی لەگەڵ ئەدیب و فەنان کرد نزیکەی 1000 ئەدیب و فەنان لە قاعەکەی قەلاچوالان کۆبووینەوە کاکۆسرەت بوو مەلا بەختیار بوو ئەگە بیرم بوازە ملازم مەریز بوو لەگەڵ جەنابی کاک مەسعود دکتۆر عەزەدین بە ناوی ئەدیبانەوە بەخێرهاتنی کاک مەسعودی کرد تقریبا 3-4 دقیقە قسەی کرد من وتارێکی دوور و درێژ بخێنەوە ئەوە لە کاسێتەکە لاتانەوە توان گوێی لێ بگرن من کۆمەڵی ملاحەزاتما لەسەر گەنجی ئێستا کە پێویستە ئیحتیمامی پێبیرە و مەترسێکی گەورە هەیە بە مختصری ئەلێم داوام کرد تکایە واز لە هەموو ڕێکخراوەکان بێن بە ئەوان ئیشی خۆیان بکەن ئەوان خۆیان ئازاد بن باسەوەمان کرد کە هەتا ئەملایەنانە تەبا بن و کوردستان باشتر گەشەیەکە و هەوڵ بەن یاسا و قانونەکان جێبەجێکرێت لە کوردستانە داوای ئەو شتانەمان کرد کاک مەسعود کە کەوتە قسەکردن لە هینەکە هەیە وتی من پیشگیری هەموو قسەکانی کاک فەریدون داتاشەکەم و ئەو ڕۆژەش مژدەی ئەوەممان لەوێ چکە ڕۆژی پێشووتر لەگەڵ سەردیکار ڕێککەوتبین کۆنگرەیەک تری بگرین وتم بم بۆ نێشەوە مژدەی ئەوتان نێمێ یەکەم ڕێکخراو لە کوردستانە کە یەکەگرێ یەکێتی هونەرمەندان و سەردیکای هونەرمەندان بریاری کۆنگرەی یەکگرتنمان ناوە ئەوە مژدەیەکە بۆینە بوو بە چەپلە ڕێسانیش کاک مەسعودیش پیرەزمایی لێ کردین باشە کاک فەریدون ڕەنگە دوا پرسیار مامە
تۆ لە بزوتنەوەی گۆڕانە لە دروستکردنی بڵین گۆڕانە کاک نەوشیروان هیچ قسەیەکی لەگەڵا کردی لەگەڵ بووی لەگەڵ نەبووی طبعا من کاک نەوشیروان بە ڕەحمەت جگە لە وەکو کۆمەڵە وەکو ڕەفیقیش بووین زۆری شتێکەڵا بووین باش لە لەندەن کە چەند جارێ دیمە زۆر شتی تایبەتی وتووە بە من کە ئێستا وەختی وتنی نییە ئەی کەی وەختێتی لەوانەیە نووسی بێتم بەڵێ کە گۆڕانی دروست کرد تقریبا مانگێک مانگنوێک بوو نادی بە شوێنمە بەڵێ ئاسرێک بوو چوم بۆ لای وتی کاک فەریدون نەمزانی تۆ خۆشت دیی بەڵێ تۆیشێکی لەوانی کە جێی متمانیت و دید و بۆ چوونی تۆ ئەزان و تۆ دائیمە گلەی و ڕەخنەتە بوو دائیمە لەگەڵ مامجەلالشە مناقەشاتە دەکرد لەسەر کەم و کوڕێکان و نۆشتانە ئێوتم وایە وتی لەبەرەوە من پێم چاکە تۆ بێتە گۆڕانەوە تم کاک نەوشیروان من نایمە گۆڕانەوەتی بۆ وتم تۆ ریفۆرمە کرد لە ناو یەکێتی نیشتیمانی گلەیت هەبوو یەکێتی ئەو عیبەی هەیە ئەوەی هەیە ئەوەی هەیە ئەوەی هەیە زەردی گەندەڵیەکانی چی تی ئێ تمام ئێستا تۆ لەوانە قسمەکە هێناوە لە لای خۆت داوینەوە کۆکردێتەوە ئەکە تۆ لەوێ بەدڵێ نەبوون بۆ لێرە هێنی وتی ئاخەمێ کۆیان کەمەوە لێرە وتم دە من لە ڕێکخراوێکە ئیش ناکەم کە لە سەرەتاوە بزانم ئەوانەی تایە کەواتە لەگەڵ نەبوویت ئەبە لەگە گۆڕان هەموو زۆربەی ڕەفیق من کاعمەری سەعەلی 5 ساڵ من کارگەری مەڵبن مەسوولم بووە زۆر باش کافەرودن من سواسی جەناب دەکەم کە ماندوومان کردیت و کۆمەڵێک بابەتی گرنگی مێژووی هەبوو پێکەوە تۆمارمان کرد بۆ مێژوو هیوادارم تۆش بەرنامەکەت بە دڵ بوو بێ و ئەگە شتێکی تایبەتی نەبێ سوپاس دەکەم و کۆتایی بم بەرنامێنی وڵا دەستان خۆش بێ من سوپاسیەوەکەم ئێوەم عەزەدا ئەم بەلادەرانە ماندوو بن لەگەڵمانە سوپاسیان دەکەم ئومێدەوارم بەرنامەکەش بەردەوام زۆر سپاس دەکەم و هیوای تەمەندرێژی بۆ خوازبینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی پەنجەمۆری ئەم جارەمان کە لەگەڵ هونەرمەند و سیاسەت زان یاخۆ سیاسەت مەدار زیندانی سیاسی کاک فەریدون دارتاش بوو پێکەوە پرۆمێڵ قەیداهات و دەبینین کە لەگەڵ کەسایەتیشی دیکەی و بەخواتان ئەسپێرم خەڵکی کە خۆی بە تورکمان نەزانێ بەرنامەم کردووە ئەڵێ ئێمە چەلەبی ئاسڵی لەگەڵ کووردا بەرنامەکەین ئەڵێ ئێمە چەلەبی ئاسڵی بەواری ڕۆناکی کەمین کەس کە لاولێر بە زمانی کوردی ئەو بۆوارەی دەکردوە مدیر و مەسوولی ئەو بۆوارە بوو باوکە بوو بۆچی دەرمانسازی هەڵبژات لەمە بە ڕەغبەتی خۆت بوو یاخود باوک تۆوانە حەزیانە کرد ئەگەر بوویتە جووتیارمەوە پارتی بوو بووتە فەلاحەوە معنایەوە شوعی بوو مەجموعەیەکی زۆریان لە دوای حامیەکە برد وەکو حاجی باقی بوو لەگەڵ چەند کەسێکی تیا هەر بە زێنویەتی زیندە بە چاڵیان کردن ئێمە لاو سەفا خۆی دائم و توێتی قەت لەو بڕواینیم عەبدولکەریم قاسم شەڕ لەگەڵ ئێمە بکە